علم القرآن خلق الإنسان علمه البيان. ئێرە مزگەوتی کەتاڕایە هەروەکو قەتەڕیەکان باسی دەکەن. ئێرە گەورەترین شوێنی ناساندنی ئاینی ئیسلامە بە هاندەرانی بیانی بە خەڵکی جیهانی بە تایبەتی کیشوەری ئەمریکای لاتین وەروە کیشوەری ئەوروپا ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانی ئەم مزگەوتە دەکاتن لە کاتی نوێژەکان سەیری ئەو مسلمانان دەکاوکەوە چۆن نوێژ دەکەن چۆن قورئان دەخوێنن و لە کاتی بانگ سەرنجێکی زۆریان بۆ بانگ ڕادەکێشێ وەروە بە دەنگەکەی دەتوانم بڵێم سەرسام دەبن زیاتر دێنە ژوورەوە پرسیار دەکەن لەو کەسانەی کەوا کە لێرەن بە زمانە جیاوازەکان ئەوانیش ڕێنیشاندەریان بۆ دەکەن تەواوکو زیاتر ئاشنای ئاینی پیرۆزی ئیسلام بن. قەتەڕیەکان شانازی بۆ دەکەن کەوا لێرەوە مۆندیالیان وەک دەرفەتێک بەکارهێناوە بۆ ئەوەی کەوا زۆرترین خەڵک لەسەر گۆی زەوی بە ئاینی ئیسلام شارەزا بێتن و لە دواتر بە پرسیارکردن بیر و باوەڕی بگۆڕە یاخود بەرەو ئاینی ئیسلام بچێتن. ئەو دیمەنانەی دەیبینن ئەمە کۆمەڵێک خەڵکی بیانین هاتوون بۆ ئەوەی کەوا ببینن ئایا شاکارەکانی مزگەوت و مسلمانان چۆنە وەروەها قورئان چۆنە چی تێدا باس کراوە مسلمانان پێویستە لە کاتی بەجێگەیاندنی ئاینیەکانیان چی بکەن. ئەمە دەتوانین بڵێن دەرفەتێکی زۆر باش بوو بۆ مسلمانان و بۆ عەرەب و قەتەر ئەمەی بەکارهێنا بۆ ئەوەی کەوا زیاتر ڕێنیشاندەری خەڵک بکا بۆ ئەوەی کەوا بە ئاینی پیرۆزی ئیسلام ئاشنا بێتن. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار. So if I make a mistake